هونەرمەندێکی کوردە ماستەری لە بواری مۆسیقا لە کۆنسێرڤاتۆری مۆسیقای گۆتنبەرگ لە سوید بەدەستهێناوە. لە بۆنە جیاوازەکاندا لەگەڵ هونەرمەندی بەنێوبانگی نەتەوە جیاوازەکاندا وەک ڤیۆلاژەن، ئاوازدانەر، ڕێکخەر، بەرهەمهێنەر و ئەکتەر کاری کردووە و خاوەنی چەندین پرۆژەی هونەری ناوازەیە. لە وڵاتی سوید دەژی. ئێستاش پێدرام شەهلایی میوانی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکایە. ئەم کاتت باش کاک پێدرام. هەموو کاتتان باش کاک ئاسۆ. زۆر سپاس دەکەین. هەموو عزیزانی کە لە رادیۆ یا ببوو لە تەلەڤیزیۆن دەنگی ئەمریکا زەحمەتێکی. زۆر سپاس، خۆشحاڵین کە بە دیدارت شاد دەبین. بەر لەوەی باس لە کارە هونەرەکانت بکەین، بەڵام کلیپێکی گرنگتان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرایەوە بە ناوی وەرە مەیدان. وەک ڕووناکی درەوشایەوە ئەم کلیپە. ئەم پرۆژەیە چۆن گەڵاڵە بوو پێکەوە تۆ و ناسر ڕەزازی و ئیبی لەسەر وەختی شۆڕشی ژینادا کۆی کردنەوە. پێمان خۆشە باسی ئەومان بکەیت چۆن کۆبوونەوە لەسەر ئەم پرۆژە جوانە. زۆر سپاس. ئەوەی ڕاستی بێ زۆر بە کورتی ئاماژەی پێکەم. ئەو پرۆژەیە خۆی لە حەقیقەتە بڕیاری ئەوەڵی منەوە بوو کە بە شێوەیەک لە زار یا خود لە حەنجەرەی گۆرانی بەژە خانمەکانەوە بچڕێ، بەڵام بەهۆی ئەوەی کە دانازانم ئێستا بڕوایە مەکارەکە نەبوو، پێیانوانە بوو ئەم کارە سەرەگرێ، پێیانوانە بوو من تا ئاخر ئەم کارە بمە پێشۆ. جوابی ڕەدم وەرگرت لە زۆربەی گۆرانی بێژە خانمەکان، چ کورد چ فارس. ئێتر لە ئالتەرناتیڤی دووەمدا بەڕاستی ڕوون کرد لە شاهینی نەجەفی بۆ کە ئەم هەر وەکو خودی شۆڕشەکە هەر چۆن سەراسەریە ئێمە بتوانین کارێک بکەین وەکو هاوبەش، وەکو یەکدەنگ. و ئەو کات لەگەڵ بەڕێزان ئەبی و شاهین نەجەفی و کاک ناسرا پەیوەندیم کرد و دەبێت ئاماژەش بەوە بکەم کە تێکست و هۆنراوەکە لەلایەن کاک خالیدی ڕەشید پووری عەزیزەوە دانراوە. مۆسیقا و دابەشکردن و بیرۆکەکە هی خۆمە، میکس و ماسترینەکەی شینی بەڕێز کاک ئیرەجی حەیدەریە. بەڵێ بەڵێ. کاک پێدرام، تۆ خاوەنی بڕوانامەی ماستەری لە بواری موزیکدا، بەڵام ئێستاکە بینەرانی کورد خوازیارن تۆ لە تارە و گەنشینیا ئاگاداری ئەوە بن خەڵک بەگشتی ماستەرەکەت لە چه بوارێکی لە چه ژانرێکی مۆسیقادا بووە؟ تێزی ماستەرەکەم لەسەر لەواقعدا لەسەرەوە بوو کە ئیمپرۆڤیزەیشن لەسەر ئامێری کەمان واتە ڤایۆلین، و تێزەکە لەوا بوو ئایا چ بومبەستێک یا چ گرفتێک هەیە لەسەر ئامێری کەمان بۆەوەی کە لەسەر ئیمپرۆڤیزاسیۆن یا شێوازە ژانرە جۆرا و جۆرەکاندا. تێزێکی زۆر بەربڵاو بوو، زۆر پان بوو، بەجێی بە قەولی ئینگلیسی بڵێن بەجێوەکە نارێتیڤ کارەکەم دایە زۆر بەربڵاو پرسەریشم لە خۆم شێوان. بەڵام ئەوەیش بوو بەهۆی ئەوەی کە مەجبور بووم لەگەڵ زۆربەی موسیقیەکانی جۆراوجوری بە تایبەت خاوەرمیانە پێوسەت ئاشنا بم، چ لە موسیقی هندیۆ بگرە، موسیقی فلامنکۆ ئەڵبەتە و خاوەرمیانە نییە، بەڵام موسیقی فلامنکۆ، موسیقی فارسی، تورکی، عوسمانی، ئازەری، عەرەبی، حتا فلامنکۆ، موسیقی ڕۆمەکان واتە جیپسی ستایل، تا ڕادێکیش لەگەڵ موسیقای جاز. دەستخۆش، بەڕاستی زۆر گرنگ و پڕبایەخ بوو، هەڵبەت زۆر گرنگە. کاک پێدرام، وەک موزیک ژەن و مایسترۆ لە سوید دەژین، هاوکات چەند سەختە بۆ ئێوە و چەند سەخت بۆ ئێوە موزیک و گۆرانی کوردی بگەێنە گوێگران و بینەرانی ڕۆژاوایی و خەڵکانی ڕۆژاوە؟ ئەوەی ڕاستی بێ من وای نابینم کە ئێمە دەبێ ئەو موسیقیە بگەینینە گوێگرانی ڕۆژاوایی. ئەوەی لای من مهم ئەوەیە کە چەنێ ئەتوانین گەنجینەیە کە هەمانە بیپارێزین و هەوڵ بدەین بەردێک بخەینە سەر بەردێک. جا ئەمە چەنێ ئایا من یا کەسانی ترازیزانێک لە مەیدانان کارەکەن چەنێ توانیانە سەرکەوتوو بوون لەوە، ئەوە دەبێنێتەوە کە دوایی لە داهاتوودا لەسەرەوە بڕیار بدرێت و قەزاوەت بکرێت. بەڵام بەرحاڵ بەڕاستی لەبەرەوە ئێمە کیانێکی سەربەخۆمان نییە، گرفتایەکەیە کە بۆ هەمومان هەیە.
بەڵام من پێم وایە سەرڕای ئەو گرفتانە دەبێ ئینسانەکان هەست بە مەسئولیەتێک بکەن و لە ڕوانگەی خۆیان و لە واقعدا هەست بە غرورێک بکەن، غرورێکی نیشتمانی، غرورێکی نەتەوەیی، هەرچێک داوی بنین ئێستا هەر کەس هەر جۆرێکی خۆشتوانێت پێناسی بکە. بەڵام من پێم وایە غرورێکی نیشتمانی و نەتەوەیی دەبێ هەبێ لە ناخی هەموو مرۆڤێکی کووردا لەبەر ئەوەی کە هەر گرفتێ، هەر کەمبوودێ، هەر کارەساتێکەوەدا ئێمە دەبێت شخصی وەری بگرین، دەبێت بە قەولی ئینگلیسی you have to take it personally. جاوەیە من هەمیشە ئەو ڕوانگەم بووە، هەمیشە پێم بووە ئایا ئێمە ئەتوانین قەینا لە سوێد گەورە بوو، قەینا لە تەمەنی 6 ساڵی و هاتوومەتە دەرەوە و لە دەرەوەی کوردستانژی، بەڵام وەختێ دەبینم کە گەنجینێکمان هەیە چ لە بواری موسیقی چ لە بواری ئەدەبیەوە و ئێمە صاحبی کەسانی زۆر زۆر گەورەین، قەیناکە ڕەنگە دەنگی هەمووانەیە ناویان لە ئاستی جیهانیدا نەبێت، بەڵام ئێمە ناتوانین ئەوەی ممکن ئەو بین کە گەورەیە ئینسانانە زەحمەتەکانیان بۆ نمونە مامۆستا هەیە، من مامۆستا هەژار هەیە، دیر عەبدوڵڵا پشتێ و بێکەس، دیلان، حاجی خادری کۆیی، مختار بەگی جاف، ئەرزم بە حوزورت، فەقێ تەیران، ئەرزم بە حوزورت، هەموو ئەمانە چ لە دەڤەری کرمانجی نشین یاخود ئەوەی کە پێ دەڵێن کرمانجی نشین باکوور و ڕێزاوی دەڤەری باشوور و ڕۆژهەڵات من ئەنگۆ بۆ شتەکان چوون بوو لە زۆر قساکەم داوای لێ بوونەکەم بە پەلەش قسا من پێم وایە ئەگەر خۆم بێ هەڵی سنگەنم ڕوانگەکەی من ئەوە بووە کە ئەگەر کاری ئەوانم باشتر نەکرد بێ حەدەکەن ڕێچکەی ئەوان ڕێبازی ئەوان تێکمە دیارە ئەگەر لە ماڵ و دانیشە هیچ کارێک نەکات تووشی هیچ هەڵەیەکیش نابێت وەک ئینسان کاری زۆریش کرد بەدڵنیایەوە هەڵە دەبێت جاوەیە من هەوڵی خۆم داوە و بەو ئیمکانات و دەرفەتە ئێستا ئەڵێم زۆر نەکەم، بەڵام بەوەی کە هەم بووە بەو شتێکە هەم بوو خۆشتانم پێکرد. بەڵێ زۆر خۆشحاڵین. هەڵبەت هەماهەنگی ئێوە لەگەڵ هونەرمەندان و موزیکژەنەکانی سوید و وڵاتانی ڕۆژئاوادا چۆنە؟ ئەو هەماهەنگیە هەستەکەین هونەرمەندان بە گشتی کە ئەچنە دەرەوە زۆرێک لەو هونەرمەندانە توانیوانە هەماهەنگیەک یان توانیوانە پەیوەندیەک دروستکەن. ئەم پەیوەندیە چۆن توانیتانە سازی بکەن لەگەڵ هونەرمەندان و دامەزراوە هونەری و کەڵچەرەکانی ئەوروپادا؟ کاکی ئاسوی بەڕێز چاولێکە ئەمن لێرە گەورە بوو، من تەواوی دەرس خوێندنەکە قسەی هەموو خوێندنم لە منداڵی و مێر منداڵی و هەتا گەورەی لێرە بووە. جاوەیە ئەو ێکەڵکێشەیە ئەو ئاشناییە بۆ من نامۆ نەبووە و من قەت بۆ ناڵم دیپاتی دەکرد بەو وانگەەوە نەچوو مەسەلەن کاکە ئەمە موسیقی کوردیتان پێ من خۆم وەکو نمایەندەیەکی چووکەی بازاری هونەری کوردی هەندێجار هەوڵم داوە ئەگەر شتێک توانی بێتن بۆ هەندێک کەسم کردبێتەوە کردومە. هەوڵم داوە لە ڕێگەی گروپایەکی مختلف و پێدام ناوە کاتێک خۆی مەسەلەن ناوەکانم هەڵبژاردەی ناوەکانم هەڵدا کوردی بێ بۆ نمونە گروپێکم بوو لە زمانی لاویە بناوی ئاگرین ئەنسامبڵ، دوای دوێتێکم هەبوو دوو نەفەری ناومنا ڕێباز دوێت. هەوڵم دا بەم شتەهای زۆر نەهێنی و چووکە حەزەکەم موسیقا زۆر جار من لە بڕوادام کە دەبێت خۆی بناسێ. ئێمە فقط ئامێرێکین یا وەسیلەیەکین بۆ شتە خۆی بناسێ، وەکو ئێمە لە موسیقا چکۆلەترین پێش بەشەر ینی ئەو دەنگانە ئەو ئاوازانە ئەو هیمنانە هەمیشە بووە و هەمیشەش دەمێنێ. جاوەیە کێ بیکە لای من زۆر مهم نییە، لای من مهمەوەی کە بکرێت. باڵێ باڵێ کاک پێدرام هەڵبەت ئێوە کاری وەبەرهێنان و ئەکتەریشتان کردووە، پێمان خۆشە زیاتر لەو بارەیەوە بۆمان باسکەن. ئایا ئەو ئیشانی کە کردوتانە لەو دووبارەیە تایبەت بۆ بە ئیش و پرۆژەی کوردی یان پرۆژەی ڕۆژئاوایی بووە؟ نەخێر کاری ئاکتینگەکانم هیچی ڕەبتی نەبووە بە کاری کوردیەوە. باڵێ ئاخرین جار کە پار بوو پرۆژەی نمایشی بە ئینگلیسەکەی دەبێتە Three Sisters، نووسینی داهێنەری ڕووس نووسەری نووس ئانتۆن چێخۆف. بەڵێ ڕۆڵی ئەوەی ڕاستی بێ
ڕەنگە نامۆ بێ بوو هەم ئێوە هەم وازیزانی بەڵام من لەوێ ڕۆلی خوشکە گەورەی سێ ئاکتەرە واتە سێ خۆش و من ڕۆلی ئەو خان خوشکە گەورەکەم بینی یەکێ لە ڕۆڵێکەکان بوو و خۆ مەزانم چ زەرجێک پێشا چ بەڵایەک بەسەر دەڵم توانی دەربێر و ئەوەڵ جار بوو کە ڕۆڵێکی خانمە ببینی ژنم گێڕاوە چونکو ئەمە چ لە بواری جلو بەرگا چ لە دوای خەسوکە تا دەبووە خانمە ببینایەوە پاڵیەوە سەرکەوتوانیشتە بەڵێ دەستان خۆش بێ هاتوو ببوورە با ڕۆژی دیکەیش پرۆژەی تیاترێکی ترە کە چانوەیەکی ترکە چانوەیەکی تازە نووسراوە و ئەوەیش لەوێ هەموو ئاکتەر هەموو کۆمپۆزەر بەشدار بوون مەسەلەی ئاکتینگ هەمیشە لەگەڵما بووە بەڵام قەت وەدووی نەکەوتوون کە توانم پەرەی پێ بدەم یاری ئەوەیە کەمانەکە لکاوە پێمان و لە کۆڵمان نابێت بەڵێ بەدڵنیاییەوە کاک پێدرام بە کۆتایی پرسیارەکەم حەزەکەم هەر بە مۆسیقا کۆتایی پێبێنین کاک پێدرام بەدڵنیاییەوە من زۆر گوێم لە ئیشەکانی تۆ گرتووە هەمیشە هەستەکەم لە مۆسیقاکانی تۆیە شتێک هەیە کە ئەکرێ ئەم مۆسیقانی تۆ بۆ فلیمی زۆر جوان ببێتە مۆسیقا و ببێتە پرۆژەیەک ئایا قەتبیری لەوە کردوتەوە یان کردوتە پێشتر مۆسیقای فلیم دروستکەیت من خۆ مۆسیقای فیلمم تا ئێستا مۆسیقای شانۆم دروست کردە مۆسیقای فیلمم بۆ یەک دوو دۆکۆمنتەری یاخود تیزەر ڕێکلام دروست کردە بەڵام من ڕوانگەی سینەمایە و وەختێ بیرەکەمەوە وەختێ ئامێریش ئەژەنم وەختێ کۆمپۆزینیشەکەم تەنانەت ئەگەر بۆ شانۆ یاین نەبێ هەر ڕوانگەکەم هەندێک کەس ڕەنگ دەبینن هەندێک کەس هەستێکی تریان هەیە بەڵام من بەڕاستی لەوەتەی هەم بیرم دێت کە ئەوە فقط جەنابەت نییە کەس زۆر کەس ئاماژەیانەوە کردە کە شێوەی داهێنانی کارەکانم زۆر سینەماتیک ئەوەی ڕەتو بۆەوە کە وەختی شتەکاندانم من تەسویرە بینم تەکڤەنسی فیلم شتایەک لە خەیاڵی خۆمدا دەبینم و ئەوانە هەڵدەم پیادەکەمە سەر کاغەز و پاشان تۆمارێکم هەڵبەت منیش کە گوێ لە مۆسیقاکانتە گرم کاک پێدرام ئەو وێنەکاری ئەبینم یان ئەو تەسویرە ئەبینم کە خۆت باسیەکەی نازانم بۆچی بەڵام هەر ئەو هەستەم لەلا دروستەکە زۆر سپاس دەکەین کاک پێدرام بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا شانازیەکەین بە مۆسیقا و کارە هونەرەکانتەوە زۆر سپاس ماندوو نەبن سپاس بۆ میوانداریتان.